طبعا ماوەیەکی زۆر ئێمە بە دوای ئەوەی کە بەشی پەساپۆرت لێ سۆران بکرێتەوە. خۆشبەختانە بە پاڵپشتی وەزارەتی ناوخۆ و پادزانای پارێزگاری هەولێر بەڕێوەبەری پەساپۆرتی گشتی هەولێر چەندین جار نادرایە بەغدا بەڕێز حەمید دیدار لە ئاخرین دیداری هەفتەی ڕابردوودا ڕەزامەندی وەرگیرا کە نووسینگەی پاسپۆرت لە سۆران بکرێتەوە. ئێستا دەستمان کردو بە کتاباتی ڕسمی لەگەڵ بەغدا بۆ کردنەوەی ئەو نووسینگەیە. طبعا ئەوەی لە سەرەوانە ڕەزامەندیاندا ئەوەی لەسەر ئێمەشە دەبێ هەموو کەرستە و پێداویستەکانی لە جێگا و ڕێگا و تاسیسکردنی شوێنەکە لە سەر ئێمە بێک حکا وەزارەتی ناوخۆ بڕیاری ئەو مەسەلەی داوە. پاش دەست بەکاربوونی ئەو مەرحەلانە قۆناغەکانی دیارەکردن سەرەتا چۆن دەست پێکرێت پەساپۆرت چەند بەشێوی لێرە دەردێت نوێکردنەوە چۆنە ئەو شتانە بتەوەقعەکەین هەموو لە سۆران دەربێت چونکە بەگشتی ئەنەوێ بکەن نووسینگەیەکی جددی و گەورە لە دەبەرەکە بتوانانی هەموو ئیستیعابی هەموو خەڵکەکەی پێداویستی خەڵکی ئەو چوار قەزایە بکات.